سڵاو بەخێر بێنەوە بۆ KBO ڕیکاپس. لەم ڤیدیۆیەدا ئەڵلقەی 20 بۆ چلی زنجیری ئەفسانی جومونگتان بۆ کورد دەکەینەوە. بینەری بن و چێژی لێ ببینن. با دەست پێ بکەین. لە کۆتایی ڤیدیۆ ڕابردوو پاشاگیمووە جومونگی نارد بۆ هیۆنتۆگۆن تاوەکو پەیامی بیۆیان پێ بگەیەنێت. جومۆنگ دەگەڕێتەوە کۆچکی بیۆ و دەڵێت کەوا پەیامەکەی پاشاگیمووی گەیاندووەتە یانگجۆنگی ئیمپراتۆری هان کە لەم دوایە دەستی خست بۆ کاروبارەکانی بیۆوە و پێی ڕاگەیاندووە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بن ئەوا دەکەونە جەنگ پێکەوە. لەو کاتەدا هەمووان سەرسام دەبن بە قسەکانی جومۆنگ. پاشاگیموواش لە دڵەوە پێی خۆشە و ستایشی جومۆنگ دەکات. پاشان دایسوو دەبیستێت کەوا جومۆنگ دەوێت فێری نهێنی دروستکردنی چەکی پۆڵایی بەهێز ببێت. هەر بۆیە بانگی یاریدەدەری ئاسنگەرەکە دەکات و پرسیاری لەبارەی پرۆسەی دروستکردنی چەکەکانەوە لێ دەکات. ئەویش لە ترسادانی پێدادەنێت کەوا ماوەیەک لەمەو پێش شمشێرێکی دروست کردووە کە بەرگەی شمشێرە بەهێزەکانی ئیمپراتۆریەتی هان دەگرێت. پاشاگیمووە سێ کوڕەکەی بانگ دەکات تا کوڕکابەری یەکتر بکەن لە هونەرە جەنگیەکان. سێ شازادەکەش دەست دەکەن بە مەشق بۆ ئەو کێبڕکەیە. کێبڕکێکە دەست پێ دەکات و سۆسۆنۆش ئامادەیە لەوێ. لە یەکەم کێبڕکێدا جومۆنگ بە چاوی بەستراوەوە تیر دەهاوێژێت. دووەم کێبڕکێش شەڕی دەستەویە خەو شمشێربازیە. جومۆنگ و دایسوو یەکسان دەبن. بەو شێوەیە جومۆنگ دەتوانێت متمانەی کاربەدەستەکان بەدەست بهێنێ کە پێشتر وەک بەشێکی زیادەی خێزانی شەهانە دەیانبینی. دایسووش بە خەمباریوە دەچێتە لای سۆسۆنە و خۆشەویستی خۆی بۆ دەردەبڕێت. هەروەها بە وەڵامەکەشی زۆر تووڕە دەبێت. بۆیە دەچێتە لای پاشاگیمووە و پێی دەڵێت کەوا جومۆنگ کەوانی دامولی شکاندووە. یۆمی ئیولی جادوگەری باڵا نهێنیەکانی لەدایکبوونی جومۆنگ ئاشکرا دەکات. جومۆنگیش بەسەر لە شێواویەوە قسە لەگەڵ خاتووی هووا و پاشاگیمووە دەکات. لەلایەکی ترەوە یۆنگپۆ لە ڕێی ڕفاندنی بوویۆنگەوە هەڕەشە لە جومۆنگ دەکات کە لە ڕووبەڕووبوونەوەکە بکشێتەوە. بەو پێی ئەو ڕووبەڕووبوونەوەیە گرنگە و دیاریکردنی شاهزادەی جێنشین لەسەر ئەوە وەستاوە. جومۆنگیش بە پاشاگیمووە دەڵێت کەوا دەیەوێت لە ڕووبەڕووبوونەوەکە بکشێتەوە. هەروەها بڕیار دەدات ماوەیەک بیەوە جێبهێڵێت و بچێت تاکو بزانێت باوکی کاتی خۆی چی کردووە. لە نامەیەکیشدا پلانی گەشتەکەی بەدایکی دەڵێت و دەنووسێت کەوا دەچێت بۆ دۆزینەوەی هێزەکانی دامول. وەزیرەکانیش پێشنیار دەکەن دایسوو بکرێتە شازادەی جێنشین چونکە ڕووبەڕووبوونەوە لە نێوان جومۆنگ و دایسوودا بوو. ئێستا جومۆنگ کشاوەتەوە. بەڵام پاشا دەڵێت جارێت چاوەڕێ دەکەین بزانین بارودۆخەکە چی لێ دێت. هێزەکانی ئیمپراتۆریەتی هان خەریکی دەستگیرکردنی خەڵکی گۆجۆسیۆنن. لەو کاتەی جومۆنگ دەگاتە شوێنەکە دەیان بەزێنێت و خەڵکێکە ڕزگار دەکات. پاشان هەواڵەکە دەگاتە یانگجۆنگی فەرمانڕەوای هیۆنتۆ و ئەویش زۆر تووڕە دەبێت. بڕیار دەدات هێز بنێرێت و هەموو زیندانیەکان بگرێتەوە. لە هەمان کاتدا دایسوو دەچێتە ئیمپراتۆریەتی هان تاکو لەگەڵ یانگجۆنگ ڕێک بکەوێت. یانگجۆنگ بڕیار دەدات تەکنیکەکانی دروستکردنی چەکی پۆڵاین بۆ بیۆ بنێرێت لە ڕێناردنی سەرۆکی کارخانەکەیەوە. دایسووش زۆر سوپاسی دەکات لە بەرامبەر ئەوەدا و یانگجۆنگ داوای لێ دەکات هاوسەرگیری لەگەڵ کچەکەی بکات. پاشان دایسوو دەگەڕێتەوە و شمشێرە نوێکەی ئاسنگەرەکانی هان تاقی دەکاتەوە کە زۆر بەهێزترە لەوەی خۆیان و ئەوەی خۆیان دەشکێنێت. بەبینینی ئەوە پاشاگیمووە زۆر دڵخۆش دەبێت و بڕیار دەدات ئاهەنگێک ساز بکرێت بۆ ستایشکردنی کرێکارەکانی کارخانەکە. لەلایەکی ترەوە جومۆنگ دەڵێت کەوا دەیەوێت پەنابەرەکانی گۆجۆسیۆن ڕزگار بکات. پاشاگیمووەش ترسی خۆی بەرامبەر پلانەکەی جومۆنگ دەردەبڕێت. دەڵێت کەوا ڕوبەڕووی بەرهەڵستی توندی وەزیرەکان دەبێتەوە. جومۆنگیش بە پاشا دەڵێت ئەگەر بەرهەڵستی پلانەکەم بکەی ئەوە لەگەڵ دایکم بیۆجێ دەهێڵین. لەلایەکی ترەوە مۆپالمۆ شمشێرێک پیشانی لۆرد یۆنتاباڵ دەدات کە لە کارخانەی گایرۆ دروست کراوە. جومۆنگیش دەیەوێت شمشێرێک دروست بکات کە ئەگەر لەوەی دایسوو باشتر نەبێت وەک ئەوە بێت. مۆپالمۆش دەڵێت بەم زوانە شمشێرێک دروست دەکەم زۆر لەوانی ئیمپراتۆریەتی هان بەهێزتر بێت. بەو پێی شێوازێک فێر ببوو بۆ بتەوکردنی پۆڵا. لە هەمان کاتیشدا سۆسۆنۆ داوا لە جومۆنگ دەکات زیاتر ئاگادار بێت لەو کرێکارانەی دایسوو هێناونی چونکە دایسوو ڕێکەوتنێکی لەگەڵ یانگجۆنگ کردبوو. هەروەها سۆسۆنۆ و جومۆنگ لە خۆشەویستی دابوون و بەڕێکەوت دایسوو پێکەوە دەیانبینێت لە کۆشکدا. بەوەش ئەوەندەی تر تووڕە دەبێت. پاشان سۆسۆنۆ داوا لە باوکی دەکات ڕێگەی بدات سەرپەرشتی کاروانێکی بازرگانی بکات بۆ هێنانی پێداویستی سەربازی چونکە بەپێی قسەکانی جومۆنگ ئەگەری هەیە بیۆ بکەوێتە جەنگەوە. ماگای ساچۆڵدۆ نامەبەرێک بۆ پاشاگیمووە دەنێرێت کە لە نێو سندوقێکدا سەری ئەو نێردراوە فەرمی پێەیە کە پاشاگیمووە ناردبووی بۆ ساچۆڵدۆ و هەروەها دەڵێت کەوا ساچۆڵدۆ هیچ سەربازێک نانێرێت بۆ جەنگەکەی بیۆ. پاشاگیموواش بەوە زۆر تووڕە دەبێت و فەرمان بە جەنەڕاڵ دەکات بە زووی ئامادەکاری بۆ جەنگ بکات لەگەڵیان. بەڵام وەزیرەکان هەرزوو بەرهەڵستی بڕیارەکەی پادشا دەکەن. پاشان جومۆنگ لە بازاردا دەگەڕێت تاکو بۆ چوونی خەڵک وەربگرێت لەسەر ڕووداوەکان.
گەشتیارەکان دوو سێ باسی ئەوە دەکەن کە چۆن لە ساسۆڵدۆ سەری ئەفسەرێکی بیوە پەڕێنراوە. لەو کاتەشدا خەڵکە ڕاگواسراوەکەی گۆزۆسیۆن کە جومونگ پێش ڕزگاری کردبوون لێیان نزیک دەبنەوە، دەڵێن 20یانە کە شەڕ بەڕێوەیە و داوایان لێ دەکەن ڕێگەیان بدەن بەشدار بن. هەروەها ژمارەیەکی زۆر لە هێزەکانی دامولیش دێنە کۆشکی بیۆ تاکو داوا لە پادشاگی مۆ بکەن ڕێگەیان بدات شەڕ بۆ بیۆ بکەن لە دژی سوپای جینبیۆن و ئیمدون. دایسو داوا لە پادشاگی مۆ دەکات ڕێگەی بدات ڕابەرایەتی سوپاکەیان بکات لە جەنگەکەدا، بەڵام پادشا جومنگ وەک سەرکردە دیاری دەکات و هەر یەکە لە یۆنگپۆ و دایسوش دەستنیشان دەکات تاکو یارمەتی بدەن و سەرکەوتن بەدەست بهێنن لەو جەنگەدا. پاشان جومنگ دەچێتە لای پادشا و داوای لێ دەکات لە بڕیارەکەی پاشگەز بێتەوە، دەڵێت ناتوانم فەرمان بەسەر براگەورەکانمدا بکەم. بەڵام پادشاگی مۆ نیگەرانە لەوەی تەماحی خیانەتکارەکانی ساچۆڵدۆ و خزمەکانی شاژن تەنیا کاتێک بنەبڕ دەکرێت ئەگەر بێت و خۆی و جومنگ پێکەوە سەرکردایەتی جەنگەکە بکەن. دوای ئەوە لۆردیۆن تابال لەگەڵ سۆسۆنۆ سەردانی پادشاگی مۆ دەکەن و پێشنیاری ئەوەی بۆ دەکەن وەکو دابینکەری کەلوپەلی سەربازی خزمەت بکەن. بەڵام پادشا دەپرسێت چۆن دەتوانن خواردن و پێداویستی تەواوی سوپای بیۆ دابین بکەن. سۆسۆنۆش وەڵامی دەداتەوە و دەڵێت بەهۆی جومنگەوە ماوەیەکی زۆرە ئاگادارن کە جەنگ بەڕێوەیە و تەواوی ئامادەکاریەکانیان کردووە. پادشاگی مۆش بە بیستنی ئەوە خۆشحاڵ دەبێت و داوایان لێ دەکات هەموو شتێک بەپێی پلان ئەنجام بدەن. یانگ جۆنگ لە ڕێی دایسووەوە دەزانێت ئاراستی هێرشەکە بەرەو کوێیە، هەر بۆیە ئامادەکاری بۆ بەربەجدانەوە دەکات. لەو کاتەشی جومنگ لەگەڵ پیاوەکانی تێدەپەڕن هەست دەکات جوڵەکانیان لەلایەن دوژمنەوە زانراوە، هەر بۆیە بە دوای شوێنێکی تر دەگەڕێ بۆ هێرشکردنەکەی. هەروەها لەو کاتەی سەربازەکانی بیۆ خەریکی مەشقکردنن لەسەر جەنگی داخرا و دایسودێت و ڕابەرایەتیان دەکات. پادشاگی مۆش کە ئەوە دەبینێت فەرمان بە دایسو دەکات سەرکردایەتی هێزی سەرەکی بکات تا جومنگ دەگات. لەلایەکی ترەوە دەستە بازرگانێکی لۆردیۆن تابال ئامادەکاری دەکەن بۆ جەنگ. سۆسۆنۆ و سایۆنگ پێیان باشە لە پێش هێزە سەرەکیەکەوە بڕۆن و خێوەتگەیەک دابنێن، هەر بۆیە لۆردیۆن تابال بڕیار دەدات بچێتە کۆشک تاکو گفتوگوی ئەو بابەتە بکات. لە پڕ دایسو دەردەکەوێت و هەڕەشە لە سۆسۆنۆ دەکات، دەڵێت ئەو کەسێک نییە بتوانێت بۆ هەمیشە چاوەڕوان بێت. پاشان پێش دەستپێکردنی جەنگەکە یەکەی دابینکردنی پێداویستەکان دەستگیر دەکرێن. جادوگەری باڵا یۆمی ئیول بە سۆنگیانگی سەرۆکی بیرۆ دەڵێت کەوا سۆسۆنۆ ئازاد بکات چونکە بیۆ سەرکەوتوو دەبێت لە جەنگەکەدا، بەڵام سۆنگیانگ بەهۆی کە لە ڕقی خۆیەوە لەسەر قسەکەی سوور دەبێت. دوای چەند کات ژمێرێکیش کە هیچ هەواڵێکیان لە لۆردیۆن تابالەوە پێناگات، سانگیۆنگ بڕیاری کوشتنی سۆسۆنۆ دەدات. لەو کاتێک کە پیاوەکانی سۆنگیانگ خەریکن سۆسۆنۆ بکوژن، جومنگ و پیاوەکانی دەردەکەون و ڕزگاری دەکەن. لەلایەکی ترەوە دایسو دەبیستێت یەکەی دابینکردنی پێداویستی کە لەلایەن سۆنگیانگە و گیرا بوون بە سەلامەتی گەڕاونەتەوە. دڵی خۆش دەبێت چونکە پێی وایە نارۆ ڕزگاری کردوون، بۆیە بە خێرایی دەڕوات و بە دوای سۆسۆنۆ دەگەڕێت. بەڵام شۆک دەبێت کاتێک لە بری نارۆ جومنگ دەبینێت لەگەڵ سۆسۆنۆ. پاشان جومنگ و پیاوەکانی لەڕێی بەکارهێنانی چەند کۆلارەیەکەوە خێوەتگەی هان ئاگرباران دەکەن و دایانخەنە بارودۆخێکی خراپەوە. پاشان پادشاگی مۆ و تەواوی سوپاکە هێرش دەکەنە سەریان و شەڕی قورس لە نێوانیاندا ڕوو دەدات. لەپڕ پادشا تیرێک بەرلای چەپی سنگی دەکەوێت و بە بێهۆشی دەکەوێتە سەر زەویەکە. یانگ جۆنگیش هەواڵی پێدەگات کە فەرمانڕەوای جینبیۆن کوژراوە، ئەویش بە دڵتەنگیەوە فەرمان بە سوپاکەی دەکات پاشە کشە بکەن. لەلایەکی دیکەوە مۆپاڵمۆ شمشێرە نایابەکەی دروست دەکات کە دەتوانێت ڕکابەری شمشێرەکانی هان بکات. هەروەها پادشاگی موش دوای برینداربوونی دەگەڕێنرێتەوە بۆ کۆشک. پاشان قەشە ماوریۆنگ هەموو توانەکانی خۆی بەکاردەهێنێت بۆ چارەسەرکردنی پادشاگی موە کە بە بێهۆشی لەسەر جێگەکەی کەوتووە، بەڵام سەرکەوتوو نابێت. تەنانەت پزیشکە شەهانەکانیش دەڵێن چارەنووسی پادشا لە دەستی خوددادایە. سەرۆکوەزیران نەخۆشی پادشا بە دەرفەت دەزانێت و دەڵێت بۆ ئەوەی دەسەڵات بە بەتاڵی نەمێنێتەوە پێویستە دایسو و ئەرکەکانی پادشاگی موە بگرێتە دەست تا چاک دەبێتەوە. بۆ ئەو مەبەستەش وەزیر و فەرماندەکان کۆبوونەوەیەک ڕێک دەخەن و بڕیار دەدەن بە شێوەیەکی کاتی دەسەڵاتەکان ڕادستی دایسو بکرێت. دایسوش هەر لەگەڵ وەرگرتنی دەسەڵات لەگەڵ شاژن دەست دەکەن بە لەناوبردنی ئەو وەزیرانی دڵسۆزی پادشاگی موان تاکو دەسەڵاتی خۆیان پتەوتر بکەن. هەروەها دایسو هاوسەرگیری لەگەڵ کچەکەی یانگ جۆنگی ئیمپراتۆریەتی هان دەکات کە ئەوەش پەیوەندی دایسو لەگەڵ ئیمپراتۆریەتی هان زۆر بەهێزتر دەکات. هەروەها بۆ ڕازیکردنی دڵی دایکی دایسو خاتووی هوا لە کۆشکەکەیدا زیندانی دەکات و ڕێگەی نادات پادشاگی موە ببینێت. هەروەها فەرمان بە پاسەوانەکان دەکات ڕێگە نەدەن هیچ کەسێکیش لێی نزیک ببێتەوە. لەلایەکی ترەوە جادوگەرەکان هەز بە پەستانێک دەکەن لەسەر دڵیان و پێیان وایە یۆمی ئیول جادوگەری باڵا دەبێت گەڕابێتەوە بیۆ. شاژنیش یۆنگپۆ دەنێرێت تاکو بزانێت ئاخۆ ڕاستە کە یۆمی ئیول گەڕاوەتەوە یان نا، و ئەگەر گەڕابەوە ئەوە بەزوویی لە کۆڵی بکاتەوە. یۆنگپۆش لەگەڵ سەربازەکانی دەچێت و دەستگیری دەکەن. لەو کاتی خەریکە لە ژووری پادشاگی موە دەردەچێت. دوای ماوەیەک پادشاگی موە لە کۆتاییدا دێتەوە شخۆی و سەرجەم وەزیر و ئەفسەرەکان دەچن تاکو لە تەندروستی بپرسن. لە هەمان کاتیشدا دایسو ترسی لێدەنیشێت لەوەی پادشاگی موە پێی بزانێت
کەوا کەسە دڵسۆزەکانی کوشتووە و خاتووی هوای لە کۆشکەکەی زیندانی کردووە. ئۆیا دەچێتە لای لۆردیۆن تاباڵ و پێی ڕادەگەیەنێت کە پادشا گیموە چاک بۆتەوە. لۆردیۆن تاباڵ لەوە دەترسێت شەڕی ناوخۆ لە نێوان کۆشکی بیۆدا ڕوو بدات و تایش پێشنیار دەکات کۆمەڵە بازرگانیەکەی بگەڕێنەوە گایرۆ. لۆردیۆن تاباڵ داوا لە سۆسۆنۆ دەکات لەگەڵیان بێتەوە گایرۆ و لەبێت چاوەڕی جومونگ بکات کە لە دوای جەنگەکەوە بێسەر و شوێنە، بەڵام سۆسۆنۆ بیان وێک دەدۆزێتەوە تاکو لە بیۆ بمێنێتەوە. پاشان دەگەڕێنەوە ڕابردوو دەبینین کەوا لە دوای جەنگەکە جومونگ بە برینداری کەوتۆتە ڕووبارێکەوە و لەلایەن کۆمەڵەیەکی بازرگانیەوە دەدۆزرێتەوە و ڕزگار دەکرێت. سەرۆکی کۆمەڵەکە بازرگانێکە بە ناوی چیۆن کە کچێکیشی هەیە بە ناوی یسۆیا. دوای ئەوەی جومونگ دەهێنە لای خۆیان و چارەسەری دەکەن، یسۆیا ئاگاداری جومونگ دەبێت و دەرمانی پێدەدات. دوای ئەوەشی هۆشی دێتەوە سوپاسیان دەکات و دەیەوێت ئەوێت جێبهێڵێت، بەڵام یەکێک لە ئەفسەرەکان هێرش دەکاتە سەریان و بەڕێزی چیۆن دەکوژێت. هەروەها جومونگ و یسۆیاش دەستگیر دەکات. لەلایەکی ترەوە لەسەر داوای یۆمیئول جادوگەری باڵا هەر یەکە لە مۆپاڵمە و موسۆنگ سەردانی مەزارگەکە دەکەن کە لەوێ دەبیستن کەوا ئەگەری هەیە جومونگ هێشتا زیندوو بێت. هەر بۆیە لەگەڵ چەند سەربازێک دەچن بۆ گەڕان بە دوای جومونگ. پلانەکانی پادشا گیموە شکست دەهێنێت و جەنەڕاڵ هیۆکجی و سەربازەکان خۆیان دەدەنە دەست دایسوو. پادشا گیموەش دایسوو بە ڕاستپێردراوی خۆی دیاری دەکات بۆ بەڕێوەبردنی تەختی شاهانە. بەوەش دایسوو دەتوانێت گۆڕانکاری زیاتر لە حکومەتدا بکات. لۆردیۆن تاباڵ لەلایەن دایسووە دەستگیر دەکرێت بە تۆمەتی قۆستنەوەی جەنگەکە بۆ قازانجی خۆی. هەروەها لەلایەکی ترەوە ئۆیا و ماوری هیۆپۆ بڕیار دەدەن مۆپاڵمە بهێنە لای خۆیان کە لەژێر هەڕەشەی دایسوودا کاری دەکرد. دەچن و لەبێ مۆپاڵمە و موسۆنگ پێیان دەڵێن کەوا جومونگ هێشتا زیندووە، هەر بۆیە ئەوانیش ئامادەکاری دەکەن بۆ ڕزگارکردنی. لەو کاتێکەوە جومونگ دەگوازرێتەوە لەلایەن سەربازەکانەوە، پیاوەکانی هێرش دەکەنە سەر کاروانەکە و ڕزگاری دەکەن. هەروەها مۆپاڵمە ئەو شمشێری پێشکەش دەکات کە بووی دروست کردبوو. پاشان شەوەکەی هەمویان پێکەوە دەچنە ئەو گوندەی هۆزی هانبایکی لێ و یسۆیا ڕزگار دەکەن، بەڵام دواتر تووشی سەربازەکان دەبن کە بە زەحمەت دەتوانن لێیان دەرباز ببن. اینجا پەڕێ دەکەون بەرەو کۆشکی بیۆ و یسۆیاش لەگەڵ خۆیان دەبن. لە هەمان کاتدا یانگ جۆنگ دەزانێت کەوا جومونگ هێشتا زیندووە و بە خێرایی هەواڵەکە دەگەیەنێتە دایسوو. پاشان جومونگ بە دزیەوە دەتوانێت بێتە کۆشکەوە و دەچێتە لای دایکی. خاتووی هوا سەری دەسۆرمێت کە جومونگ دەبینێت چونکە پێی وابوو مردووە، ناتوانێت باوەڕ بەوە بکات کوڕەکەی هێشتا زیندووە. هەر بۆیە دەست دەکات بە گریان لە خۆشیدا. هەروەها لێی دەپاڕێتەوە کە خۆی پیشانی دایسوو نەدات تا ئەو کاتەی پادشا گیموە چارەیەک دەدۆزێتەوە. نارۆ کە ئێستا سەرۆکی پاسەوانانی شاهانەیە هەواڵی پێدەگات کە کەسێک هاتووەتە کۆشکەوە. هەر بۆیە پاسەوانانی ژوورەکەی دایسوو زیاد دەکات و بە دوای ئەو کەسەش دەگەڕێن. تەنانەت دەچێتە ژوورەکەی خاتووی هوا تابی پشکنێت، بەڵام خاتووی هوا لی تووڕە دەبێت لەبەر ڕەفتارە نشیاوەکەی و دەری دەکات. لەو کاتەشدا جومونگ لەلایەکی ترەوە دەتوانێت دەرچێت و خۆی دەرباز بکات. لەلایەکی ترەوە کۆمەڵە بازرگانیەکەی لۆردیۆن تاباڵ کە سزادرابوون و دوورخرابوونەوە دەگەڕێنەوە گایرۆ. هەروەها هەر یەکە لە مۆپاڵمە و موسۆنگ دەستگیر دەکرێن لەلایەن سۆنگیانگەوە کە بڕیار دەدات ڕادستی دایسویان بکات و ئامادەکاری دەکات بۆ ناردنیان بۆ بیۆ. جومونگیش دەچێتە لای لۆردیۆن تاباڵ بۆ ئەوەی داوای یارمەتی لێ بکات تاکو بتوانن مۆپاڵمە ڕزگار بکەن. لۆردیۆن تاباڵیش بەڵێنی یارمەتی تەواوی پێدەدات. هەروەها لەوێ جومونگ چاوی بە سۆسۆنۆ دەکەوێت کە دەڵێت بمبورەکەوە نەمتوانی پارێزگاریت لێ بکەم. ئەویش دەڵێت تۆ بمبورە کەوا باوەڕم بە زیندووبوونت نەکرد و پێم وابوو مردوویت، بەڵام ناکرێت سکاڵا لە چارەنووسی خۆمان بکەین کە بە تەواوی پێچەوانەی یەکترە. بەو پێشی ئێستا بڵەت لە مەترسیەکی گەورەدایە چیتر ناکرێت هەر خەمی ڕابردوو بخۆین و بەردەوام دڵمان لە مەترسیدا بێت. بۆیە باشترین شت ئەوەیە تا زووە کۆتایی بە پەیوەندیەکەمان بهێنین، هەرچەندە قورسیشە بەڵام هەوڵ بدەین لە بیری بکەین. پاشان لەو کاتی جومونگ و سەربازەکان بۆ سەیەکیان بۆ ئەو سەربازانە داناوە کە مۆپاڵمە و موسۆنگ دەگوازنەوە لە پڕ سەربازەکان ڕێگەکەیان دەگۆڕن و لە شوێنێکی ترەوە دەڕۆن کە دواتر بۆمان دەردەکەوێت یەکێک لە کۆمەڵەکەی لۆردیۆن تاباڵ ناپاکی کردووە و هەواڵی پێداون بەمەش کارەکە سەرکەوتوو نابێت. پاشان مۆپاڵمە و موسۆنگ دەبرێنە لای دایسوو ئەو شمشێرە دەبینێت کە مۆپاڵمە دروستی کردووە، داوای لێ دەکات شمشێری بۆ دروست بکات، بەڵام ڕەتی دەکاتەوە. هەر بۆیە دایسوو بانگی جومونگ دەکات و داوای لێ دەکات مۆپاڵمە ڕازی بکات تاکو شمشێری پۆڵاین دروست بکات. بەو پەیوەندیەکی باشیان هەیە پێکەوە بە جومونگ دەڵێت ئەگەر هاتو مۆپاڵمە ڕازی نەبوو ئەوە دەبێت بیکوژیت. هەر بۆیە جومونگ بانگی مۆپاڵمە دەکات و فەرمانی پێدەکات شمشێرێکی پۆڵاین دروست بکات. لەو کاتەشدا هەر یەکە لە مۆپاڵمە و ئۆیا و ماوری و هیۆپۆ سەریان سوڕماوە و باوەڕ بەوە ناکەن، بەڵام مۆپاڵمە دەڵێت مادام فەرمانی تۆیە ئەوە جێبەجێ دەکەم و هیچ سەرپێچیەک ناکەم.
دایسوش لەلای خۆیەوە سەری سوورما و نازانێت هۆکار چییە کەەوە هەرچیەک بە جومونگ دەڵێت بە قسەی دەکات. لە هەمان کاتدا ئیمپراتۆری هان داوا لە بیۆ دەکات یەکێک لە شازادەکان وەکو بارەمتەیەک بنێرنە ئیمپراتۆریەتی هان تاکو لەوێ بێت. خاتووی هوە و ئۆیا و ماوری هیۆپۆ داوا لە جومونگ دەکەن کۆشک جێبێ هەڵێت تاکو نەنێردرێتە هان، بەڵام جومونگ ئەو کارە ناکات و پاشان دایسو بانگی دەکات و سوپاسی دەکات کە مۆپاڵمۆی ڕازی کرد شمشێر دروست بکات. هەروەها پێی دەڵێت ئەگەر بچیتە ئیمپراتۆریەتی هان ئەوە چیتر هەرگیز گومانە دڵسۆزیت ناکەم و دوای گەڕانەوەشت پۆستێکی گونجاوت پێدەبەخشم. جومونگیش بە دوودڵیەوە بیر لە پێشنیارەکەی دایسو دەکاتەوە. لێرەشدا ئەڵقەی چلی زنجیرەکە کۆتایی دێت. بەم شێوەیە ڤیدیۆی دووەمی پوختەی زنجیرەی جومونگمان پێشکەشکردن. لایک و سەبسکرایبتان بیر نەچێت بۆ بینینی ڤیدیۆی زیاتر. سوپاس بۆ بینەربوونتان.